بەڵێ لەسەرم بابەتە بەڕێز دانا جەزا ئەندامی پێشووی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق میوانمان دەبێت لە سوودەکەمان لە شاری سلێمانیەوە کاک دانا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان وردەکاری ئەم کێشەیە چییە و چۆن چارەسەرەکرێت؟ سلااو ڕێز بۆ جەنابتان بۆ بینەرانی کوردستان 24 من لە لیژنەی عیلاقاتی خارجیم لە لیژنەی دارایی نەبووم بەڵام هەمیشە مەسایلی دارایی پێوەست بوو بە هەموو فراکسیۆنەکان نەگەم هەموو فراکسیۆنەکان پێوەست بین بە مەسایلی دارایی و بەتابەتی دارایی و لیژنەی قانونی بۆیە بە هەرێمی کوردستان تەسەورەکەم هەموو کەسێک لە هەرێمی کوردستان سەرقاڵ بووە بە مەسەلەی کێشەی دارایی هەرێمی کوردستان و عێراقی فیدرال کە بەداخەوە ئەم بابەتانە وان کردووە بە مروری زەمان بێ بە بابەتی سەرەکی و کێشەی سەرەکی نێوان هەرێمی کوردستان و عێراق کە ئەسڵەن بۆیە ئەمە کێشە نەبووە چونکە ئەمە مافە لەگەڵ عێراقا بۆ عێراق ئەم مافانەی دابین کردیان نەک بووە بە کێشە و هەموو مانگێک و هەموو ساڵێک لە موازنە ئەم کێشەیە هەبووە هەموو مانگێکیش تاخیر بوون و حجە دۆزینەوە کەوای لاتوە ئێستا بۆ بەوێری سەر زمانی هەموو کەسێک پێوەست بە پرسیارەکەی جەنابەت تەمان ئەوەی کە ئێستا هەیە دیوانی چاودێری هەندێک تێبینی هەبێ لەسەر هەندێک مەلەف هەندێک کەس ئەمە واریدە هەبێ واریدە هەموو مانگێکم کێشانە هەبێ واریدە لێکچوون هەبێ وەکو وایە کەسێک لە مەتار سەفەرکە ناوی لە ناوی یەکیشکە بچێ بڵێ هەموو ڕەحلەکان ئەوەستێنم تاو کەسێک لاکەم بەو شێوەیەک لاکردەوە ئەمە واردە لە ناو مەلەفی دارایی کەس سەدان هەزار کەس بچەخۆرە سەدان هەزار ناو و موالیت و ڕقم و داوای تێکەڵە بەتەکید هەندێک گرفت دێتە پێشەوە هەندێک لێکچوونێ دە پێشەوە هەندێک شتی دووبارە لاوانێت دروست بێەوە کۆی کە هەندێک لە دیوانی چاودێری لە حکوومەتی عێراقی هاوکاری کۆمەڵایەتی وەرەگرێ ئەمانە بەس نابێت بچێتە چوارچێوەیە کە موچەی هەموو هەرێمی کوردستان یا موچەی هەموو فەرمانبەران ڕابگیرێ یعنی فەرمانبەرێک کە داوامی کردووە وەزارەتێک کە ئیشی کردووە کە دوجار چەند جار وتومانە هەر فەرمانبەرێک هەر دایرەیەک هەر دام و دەستگایەک لە هەرێمی کوردستان کە ئیشەکە دوجار بۆ هەموو عێراقی جەکات چکە دوجار فەرمانبەری عێراقا هەردا بڵێن هەر ئینتاجێکی هەبێ تەنها بۆ هەرێمی کوردستانێ بۆ عێراقا بەڵام بەداخەوە ئەو جیاکاریەکە هەیە دووبارە لێنەوە بەداخەوە جیاکاریەکە کە ئاوێنەی دووهەمی ئەوەیە کە ئەمە بابەتێکی سیاسیە بە تایبەتیە بینین کە نزیک بوونەوە لە بڕیاری هەڵبژاردن و بەڕێوەچوونی هەڵبژاردنی هەرێمی کوردستان ئەم فشارانە بابەتی سیاسیە بە بڕیاری دادگا نابێت موچە تێکەڵاوی بابەتی سیاسی بکرێەوە بە پرسیارەتی حکوومەتی فیدراڵە وەزارەتی داراییە کە موچە بنێرێت کەواتە بۆ چیە مەناکە؟ بەڕێز مەزانی چۆن ئێستا مەسلەی دادگای فیدرالی بابەتێکە بڕیاریەوە ئەمان بابەتەکە لە چوارچێوەی فەرع و فروعێکیکەی بۆ دۆزنەوە بۆی کە سیفەتێکی قانونی یان بەهانەیەکی بۆ بێنەوە یعنی ئەویان باسیەکەن هەندێک بابەت و تێبینی لە دیوانی چاودێری داراییە لەو بابەتەوە کە دروست بووە وە کۆڵین ئەمە پێویست ناکەتۆ موچەی هەموو فەرمانبەران ڕاوەستێنی یان ئەمە هیچ بەهانەیەک هیچ تەفاهومێکی نییە خۆگەر تۆ حساب کەی موچەی فەرمانبەرانی تەواوی عێراق ئێستا چاودێری داراییەوە چەندین ساڵ هەیە مەلەف تا چەندین ساڵەوە مەلەفە تازە چارەسەر نەکراوە بەڵام موچەی فەرمانبەران نەوەستێناوە موچەکانیان دابەشەکرێ خەڵکەکان ئیستحقاقی خۆیان وەرەگرن تەنانەت قەرز و شتی کەش هەیە وەرێگرن بەڵام هەرێمی کوردستان لە هەمووانە مەحرمە بەداخۆ من جارێکی هێڵێم فاکتەری سیاسی ڕۆڵی سەرەکیە بینێ لە مەسائلی مادی و لە مەسائلی ئیستحقاقات هەرێمی کوردستان وەکو چۆن ڕۆڵی هەبووە بەداخەوە لە هەموو بابەتە دەستوریەکانیکە یعنی محکەمەی فیدرالی و سەرۆکی کۆماری عێراق پارێزەری دەستورن و بڕیاردەری ڕاستەقینە بن ئەبێ بڕای ڕاستەقینە بن لە بەڕێوەچوونی عێراق بەڵام بۆ لە سەر و بابەتانەی مافی هەرێمی کوردستان و گەلی کوردستانی پێوەیە هیچ کاتێن بڕیارانە نایە بۆ مادەی 140 و مادەی استحقاقاتی پێشمەرگە و زۆر بابەتێکەیە ئەمە بۆمانە سلمێنە کە ئەمامە بەڕاستی بابەتی سیاسیە کە نزیکە بینەوە لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان سێرەکەی مەلەف قورسەکەن بابەتەکان خاوەکەن و بۆی فشار لەسەر حەزب سەرچەکانی پێگەنەری حکوومەت لە هەرێمی کوردستان دروست کرێ ئەمانە هەمووی هەندێک مەلەفی واضحەکەیەوە ئەجنداکان تێکەڵەکەن بەداخۆ ینی ئەم شتانە سوی استفادەی لێەکەن بۆی کە فشار لە هەرێمی کوردستان بکەن وەکو چۆن لە زۆر بابەتی کە فشاریان کرد لە بابەتی سەرۆکۆمار و لە مەسەلەی نەوت و لە زۆر بابەتیکە بەڵام ئەبێ گەلی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان خۆڕاگر بن ئەبێ ینی تاوەی بتوانین نەفەسی قوڵ هەڵکێشین تا بتوانین بە ڕێگەی دەستوری و قانونی یاسایی ئەم بابەتانە جێگیر بکەین
و هەوڵ بین لە ڕێی دەستورەوە هەموو بابەتەکان چارەسەرکەین و من باشە کاکدانا ئەبێ کۆمەلگەی نێودەوڵەتی ڕۆڵی هەبێ قسەیە بێ لە مایچکە ئەم عراقی کە ئێستا دروست بووە لەسەر بڕیاری ئەمریکا و کۆمەلگای نێودەوڵەتی سەدام حوسێنیان ڕوخان و ئەم حکومڕانیە تازانێت هێنا بەحساب عراقێکی دیموکراسی بێ و مافی هەموو کەسێک یەکسان بێت ئەبێوانە ئێستا بێن لەسەرم بابەتانە بێنێتەوە. زۆر باشە کاکدانا حکوومەت یاریمی کوردستانیش ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی خۆیان باسییان لەوە کرد کە ئەوەی عێراق دەیکاتن جیاکاریە ناکرێتن موچەی شوێنێکی عێراق دابش بکرێتونی هەرمی کوردستان دابش نەکرێتن دەبێت جیاکاری لە نێوان ناوچەکاندا نەکرێت لە نێوان فەرمانبەرەکاندا نەکرێتن. ئێوە چارەنووسەکە چۆن دەبێنن؟ ئەنی عێراق بەردەوام دەبێتن لەم بەهانە و پاسەوانەی کە دەیهێنێتەوە یاخود ئەمانە چارەسەر دەکرێن و خەلەلی تەکنیکی؟ ڕاستی ئەوەی من بیڵم ینی من بە متەشائمی نایڵێم ینی لە دیوی پەرداخە بەتاڵەکە قسە ناکەم بەڵام لە دیوە واقعیە بینراوەکە ئەیکەمەوەکەی بینین ینی دوو مەدرسەی واقعی و مەدرسەی فروزیەت من مەدرسە واقعەکەم زیاتر پێخۆشە ئەوەی واقعە لەبەر چاومانە عێراق هەتا بەم نەفەسە سیاسیە لەگەڵ هەرێمی کوردستانە تەعامل کە هەتا ئەجندای خارجی دەستێوەردان لەناو عێراقا بکە هەتا ئەم نەفەسە تایفی و نەتەوەی و ئەم پێکدادانە تێکنەنەگەیشتنە هەبێت هەتا بەڕاستە ینی بەڕاستی تێگەشتن نەبێت لە مافی یەکسانی گەلانی عێراق لە هەموو بابەتەکە لە داراییەوە بۆ سیاسی بۆ ڕۆشنبیری بۆ ئەرز بۆ خاک بۆ شتێک متەسەورەکەم ئەمانە هەرە گەڕێن لە بەهانە هەرە گەڕێن لە بابەتی کە بۆی کە جا بڵێ عزیێتی سیاسی هەرێمی کوردستان بن فشار لە هەرێمی کوردستان بکەن هەرێمی کوردستان لە قاڵە بن هەر جۆرە عنوانێکی بۆ دۆستیدەوە توان بیدۆستەوە بەڵام ئەمانە هەر بۆ شێوازە ئەڕۆن لەبەر ئێستا دەرفەتێکیان بۆ دروست بووە کە هەرێمی کوردستان نەوتەکەی ناتوانێت بنێرێ سەر چاوە دارەیەکەی لەگەڵ عێراقە مەربوطە لە چاوچێوەی عێراقی فیدراڵە دەستور و قانون و نوێنەرایەتی بۆیە بەداخەوە ینی ئەو بابەتە سیاسیانەکە بە فشار لەسەر هەرێمی کوردستانە. زۆر باشە کاکدانا لەم نێوەندەدا حکوومەت یاریمی کوردستان هیچ خەتایەکی هەیە هیچ پابەندیەک هەیە کە جێبەجێ نەکرده بێتن لە پێناو جێبەجێ نەکردنی ئەو پابەندیە ئیتر حکوومەتی عێراق پاسا و یان بەهانە بێ بگریتن؟ مەسەلە گێە ئەڵێ دەنگی حەق دایمە بەرزە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە بە ئاشکرا وەکو چۆنە لە بانگی محەممەد بە ئاشکرا خۆشە بە ئاشکرا بەیاننامە بڵاوکاتەوە بە ئاشکرا بە بەیاننامەی سەریح و ڕوبەڕوو لە ئەعلام بەڵێ ئەمە هەموو پامەدەکانمان جێبەجێ کردووە هەموو تیزامەکانی سەرشامان کردووە موازنەمان کردووە و ئەوەی کە پەیوەست بۆ بە هەرێمی کوردستانەوە لە داهات و لە خەرجی و لە موازەکردن و لە هەموو ئەم بابەتە فیدرالیانەی کە داوایان کردو وەزارەتی دارایی هەمووی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان پێشکەشی کردووە بە سجدی و بڵین پێداچوونەوە وتبینی لە مەسایلی بایۆمەتری و هەموو مەسایلی فەرمانبەران و دیتێلە تاواکان کاتە هەرێمی کوردستان لە ڕووی با بڵین واقعیەوە هەموو بابەتەکانی پێشکەش کردووە و لەسەر مێزی مفاوەزات بە مێزێکی پاکەوە دانیشتووە. ئەوە دووبارە بینینەوە کە حکوومەتی عێراقا کە ئەلانی کردووە هەندێک تێبینی هەیە نەگەرێمی کوردستان بڵێ ئێمە تەلەکۆمان کردووە یان خاوە خلیچکیمان کرد لە پێشکەشکردنی زانیاریەکان. ئەوە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی جددی و بەڕاستی ئێمە ئەنێ بێ واقعانە قسە بکەین هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرژەوەندیاتی کە هەنگاوی و جددی بەرەو بابەتانە بنێ کێشەدارەکان و کێشە مالەکان لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵە چارەسەر بکە. حکوومەتی عێراق یان حزبەکانی هەندێک حزبی پشتی پەردەی حکوومەتی عێراق باوا بڵێن ئەوان هەندێکا ڕاستە دروست دەکەن بۆ فشار لە هەرێمی کوردستان کە ئەم بابەتانە جێگیر نەبێ و نەگەنە چارەسەری بنەڕەتی بابەتەکان دایمە حەزەکەن عێراق لەسەر کەم و کوڕیەکان بێ بەردەوام چەودێری دارایی فیدراڵی راپۆرتی لەبارەی ژمێرکاری کەم و کوڕیەکانی وەزارەتی داراییەوە داوە پێشکەش کردووە ئەی بۆچی موچە ناوەستێ موچی شوێنەکانی تری عێراق بۆچی لە هەرێمی کوردستانە بێ بۆست؟ بەڵە بە تەکید یانەوە خاڵێکی گرنگە کە چەند جارانی باس کراوە ساگم بۆ جەنابەتم ڕوون کردەوە بەڵە بە تەکید مەلەفێتە چەندین ساڵ هەرماوەتەوە و هەردەمم دیوانی چاودێری هەردەم تێبینی و خاڵی گومان یان هەندێک خاڵێ بێ کە ڕوون نابێ ئەمە واریدە هەموو جارێ بە کتابە نەرێ ڕوونکردنەوە داواکە ئەو ڕوونکردنەوە ناڕات ئەمانە بە دوواداچوو نەکرێ ئەمە واردە شتیوە هەبێت
واردە هەموو مانگەیەک یا هەموو ساڵە چەند جارێن بابەتە بەڵام لە هیچ پارێزگایەک و لە هیچ فەرمانبەرێک و لە هیچ وەزارەتێکە ئەم بابەتە نەوەستێنراوە. بەڕاستی ئەرکی پەرلەمانتارانی کوردستانی و ئەوانەی نزیکن لە پەرلەمانتارانی کوردستانی وانەی دۆستن کە فشار لە سەرۆکاتی پەرلەمان بکەن. سەرۆکاتی پەرلەمان ئەتوانێت مخاتەبەی سەرۆک وەزیران و ئەنجومەنی وەزیران بکە کە ئەوان بەرزترین دەسەڵاتی چاودێری و یاسادانانن، ئەتوان ئەوان فشار بکەن کە حکوومەت ئیلزام بکەن کە موچەی فەرمانبەران بە دوور بگرن لەم بابەتانە، بە دووری بگرن لە هەندێک تێبینی و ئەگەر هەرێمی کوردستان لە هەندێک بابەتە کەمتەرخەم بۆ بابەتێکێ بەڵام کە هەموو التیزامەکانی خۆی جێبەجێ کردبێ پێویستە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان سەرف کرێ و هەر بابەتێکە کە پێویستە بە دیوانی چاودێری هەرێتەوە متابعا کرێ و لە شوێنی خۆیان چارەسەرەکرێ. بۆ ڕۆڵی گرنگی پەرلەمانە کە پەرلەمانی عێراق و ئەندامانی پەرلەمانی عێراق کە ئەو فشارە دروست کرد. زۆر باشە بەڕێزدانا جەزا ئەندامێ بەرێ پەرلەمێنتوا عێراقێ کۆ لە سلێمانێت گەلمەوەی هەر بژیت.